شێرکۆ بێکەس ناوێک مەرگی ژنەی توانی بیخاتە دەرەوەی هاوکێشەی شعری کوردیەوە. شێرکۆ وەک مرۆڤ 73 ساڵ و 32 ڕۆژ ژیاوە. بەڵام ئەگەر وەک شاعیر و دەستپێکی نووسین باسی بکەین، 58 ساڵ خزمەتی بە ئەدەب بەگشتی و شعری کوردی بە تایبەتی کردووە. ئەگەر بە نووسینی یەکەم شعر باسی بکەین، 55 ساڵ خزمەتی بە ئەدەب بەگشتی و شعر بە تایبەت کردووە. چونکە لە کۆی ئەم ساڵی خزمەتە 44 بەرهەمی هەبووە، 41 دیوانی شعر، 2 ڕۆمانی وەرگێڕ و 2 چیرۆکی منداڵان. منی نووسەری ئەم دەقە دێر زەمانە لەم شارەدا چون بایەکی شێتویەتی پێخاوسی شەڕواڵ دراوی سەرگەردان دێم و دەچم و جارێکە بم بە شعرێکی مەست و سەرخۆشی مەیخانە و جارێکی دی بە چیرۆکێکی کۆماوەی ناو خەڵوەتێکی سۆفیانە و یان بە گوناهی بێداڵدە و یان بە پەخشانی بێماڕی ئەو دەشتانە و یان بە شانۆی گەڵاڕێزان. ئەو لەو شاعیرانەیە کە ناکرێت پێی بوترێت کوڕی فایق بێکەسە، دەبێ پێی بوترێت فایق بێکەس باوکی شێرکۆ بێکەسە. کەس هێندەی شێرکۆ کەسی نەبووە، بەڵام لە بێکەسیدا شێرکۆ دەچێتەوە سەرڕەچەڵەکی شعر. واتە هەموو ئەوانەی شێرکۆ دەناسن ناسینەکان پەیوەندی بە شعرەوە هەیە، نەک خودی شێرکۆ. ئاوتی مەگەر من کەم شەڕم لەسەر تۆ کردووە ئەی سێوی بێوەفا، وا ئێستا خەریکی بە قسەی بایەکی بێگانە هەر هەموو ڕابردوو لە بیرکەی. مەلوتی مەگەر من لەبەر تۆ ئاسمانم تەی نەکرد، کەم فڕین بە شوێن تا ئەجووتی بێوەفا، وا ئێستا خەریکی بە قسەی باخێکی دوو زمان هەر هەموو ڕابردووم دەیادکەی. شێرکۆ فایق عەبدوڵڵا بێکەس لە 2 ئایاری ساڵی 1940 لە گەڕەکی گۆیژە لە شاری سلێمانی لەدایک بووە. کوڕی فایق بێکەس بوو، یەکێک بوو لەو شاعیرانەی کە شعری هاوچەرخی کوردی دامەزراندووە. شاعیرێکی بەتوانا بووە. شێرکۆ بێکەس یەکەم وەزیری ڕۆشنبیری لە هەرێمی کوردستان و هەروەها لە خولی یەکەمی پەرلەمانی کوردستان ئەندامی پەرلەمانیش بووە. شێرکۆ بێکەس ئەندامی یەکێتی نووسەرانی کورد، سەندیکەی ڕۆژنامەنووسانی کوردستان و یەکێتی نووسەرانی سوید بوو. شێرکۆ یەکەمین شعری خۆی لە تەمەنی 17 ساڵیدا بڵاو کردەوە. ساڵی 1968 یەکەمین پەرتووکی شعری خۆی بە ناوی تریفەی هەڵبەست لە بەغدا لە چاپدا. ئەو وەختەی کە قژی لوولەکات خەیاڵیش لە لای من لوولە بێت، بۆیە شعرمە و ڕۆژانە لە لاو لاوی تێ ئاڵاوی سەر شیشەکانی پەنجەرەی ژوورەکەم و لە وردە تەنگورەی ئاوی بێ ئارامی ڕۆحەمەچێ. لە ساڵی 1970 لەگەڵ کۆمەڵێک لە شاعیرانی بەناوبانگی ئەو سەردەما بانگەوازێکیان بۆ گۆڕانکاری لە شعری کوردی و بەتایبەت چوون بەلای شعری نوێی کوردیەوە بڵاو کردەوە. ساڵی 1970 لە وڵاتی سوید خەڵاتی تۆخۆڵسکی پێبەخشرا و شعرەکانی بە زۆر زمانی دنیا وەرگێڕدرا. لە ساڵی 1990ەوە هەتا کۆتایی ژیان ئەندامی ئەنتۆلۆجیای خوێندنی پۆلەکانی ئەمریکا و کەنەدا بوو. لە هەمان ساڵدا بە یارمەتی کۆمەڵێک کەس و هاوڕێی دەستگای چاپ و پەخشی سەردەمیان دامەزراند. لە ساڵی 2001 ناوەندی چاپ و ڕاگەاندنی خاک خەڵاتی پیرەمێردی شاعیری بە شێرکۆ بەخشی. لە ساڵی 2009دا تەواوی بەرهەمەکانی لە 8,000 پەڕەدا لە چاپدرا. بەداخەوە لە 4 ئابی 2013 بەهۆی نەخۆشیەوە لە ستۆکهۆڵم لە وڵاتی سوید کۆچی دوایی کردو لە مەراسیمێکی شایستەدا هێنرایەوە بۆ شاری سلێمانی لە پارکی ئازادی شار بە خاکی پیرۆزی نیشتمان سپێردرا.